موسیقا پڕەوە نەکردە بەڵام ئەو چی بۆ گۆرانە چی بوو؟ گۆرانیک بوو لە چوارگا ئاها بەناو کوردستان کوردستان ئەو وەختە ئەوە شارەکەی ئەباس کەمەندی بوو نەرمەند ئەباس کەمەندی باڵێ خۆشەویست ئەوختە تەنزیم ئانکە و ئانکەی شلاغی گریشە بوو گریشان بکاری سادا ئەرمەنی باڵێ فەرموو یەک بەک پێم خۆشە تۆ بڵێ بزێک دوو بەیت توزان چی بوو کوردستان بەردی تو بووم نێگینە باغانت باشتی ڕووی زەوینە کێوانت لە نێو دڵان ئەوینە کیژانت قەشەنگ و نازەنینە لە دڵایان ناچێ قەدشخی بێکەرانت کیژان بە ناز و گوڵ چنین دێنە دامانت کیژان بە ناز و گوڵ چنین دێنە دامانت پێکەنین گوڵانت چەچەی مەلانت ئاوی ڕەوانت دڵداران بە شادی دێنە سایەی دارانت بەهەشتی دڵداران سەحرا و دەشت و کێوانت بەهەشتی دڵداران سەحرا و دەشت و کێوانت کوردستان ئەی مەسکەنی بەهاران داوینت بەشتی چەک سواران ئەو من لە بیرە ببەخشە ئەو چەرگە بوو چوارگا بوو بڵێ ئەوە لە باشوور چی پێ دەڵێن کوڕەکان چی پێ دەڵێن چی پێ دەڵێن چی پێ دەڵێن کاکە ئەوە لە باشوور کوردستان چی پێ دەڵێن حجاز نییە بابا ئەمە زۆر خۆشە حجاز ناخۆشە ئەمە زۆر خۆشە